فڕۆکە جەنگیەکانی تورکیا لە 21 2011 لە لۆفەکانی شاخی کورتەک لە بناری قەندیل بە بیانووی هەبوونی گەریلاکانی پەکەکە لەم ناوچەیە بۆردومانی ئۆتۆمبیلێکی هاونیشتیمانیانی کرد و بەم هۆیەوە 7 ئەندامیە خێزان شەهید بوون. لە شوێنی ڕووداوەکە مۆنۆمنتێک بۆ ئەم شەهیدانە دروست کراوە و کەلوپەلی ئۆتۆمبیلەکەش کۆکراونەتەوە. ساڵەکانی 20ەوە بڵێم ئەو منتیقەی بناری قەندیل بۆتە ژێر ڕەحمەتی تۆپبارانی ڕژەمەیەک لە دوایەکانی وڵاتانی دەرەوە، بەڵام بەداخەوە بە بنەماڵی ئێمە نەگیرەوە بە 7 نەفەری ئێمەوە، بەڵکو تەنانەت تەماشا دەکە ئێستا 19 نەفەری کەشی لە زارگەڵی کردە ئامانجوو شەهیدی کردن. هەرچەند دەکەم ناتوانم یعنی بڕۆمەوە بۆ شوێنێ لەبەرچی یعنی مۆنەمێتێکی دروست کراوە لەوێ ئەوزار هەر شوێنێک کە بچم یعنی یادەوەریەکم دێتەوە یاد ناتوانم یعنی کەم بچمەوە لەوێ باغچە و باغ و یعنی شتم کە بەجێشتۆ لەوێ ئەکسەرەتی بڵێ مشک بۆ بەجێمێشتۆ ناتوانم بچم. کە سوکاری ئەم شەهیدانە سەرەتا لە دادگای بەرایی پشدەر دواتریش لە دادگای سلێمانی سکاڵان لەسەر وڵاتی تورکیا تۆمار کرد. ئەوان بۆ سەرخستنی دۆسیەکان داوای هاوکاریان لە هەرسێ سەرۆکاتیەکەی باشووری کوردستان و بەرپرسانی پەکەکەش کردووە، بەڵام خۆیان دەڵێن بەڵێنی هاوکاریەکانی ئەم لایەنانە نەبوونە کردار و دۆسیەکەیان داخرا. ئەوە شەشەمین جارە دۆسەکەمان دادەخرێتەوە بە بیانووی نەبوونی بەڵگە کە هەموو خەڵکی کوردستان شایەدا، 10 شایەدیشمان هەنە لە ناو دۆسەکەیدا کە بە بەڵگە چەند جار بانگێشتی مەحکەمەی کراون. تا لە ژیاندا مابم ئەگەر نەک 4 ساڵ 100 ساڵیشی بەسەردا بڕوا بە دڵنیاییەوە دەستبەرداری نابم هەتا دۆسەکە یەکلا نەکەمەوە. تقریبا 2 هەفتە پێش ئێستا سەدانی بەڕێز جەمیل بایکیشم کرد باز لەبەر دۆسیەکەی وعدم پێ دەدەن وەکو وعد، بەڵام هەتاکو ئێستا هیچیان بۆ نەکردن، یعنی هەم لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمەوە و هەم لە ناو هەڤاڵان بڵێم وعدیان پێداون و هیچ شتێکیان بۆ نەکردن هەتا ئێستا. بەشی زۆری ئەو هاونیشتیمانیانەی بناری قەندیل کە بە تۆپبارانی ئێران و بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا شەهید و بریندار بوونە منداڵانن کە سوکاری ئەم قوربانیانەش داوا دەکەن هەرسێ سەرۆکاتیەکەی باشووری کوردستان فشار بخەنە سەر وڵاتانی دراوسێ بۆ ئەوەی لە کاتی هێرشکردنە سەر بناری قەندیل بە بیانووی هەبوونی گەریلاکانی پەکەکە هاونیشتیمانیانی سڤیل بپارێزن. لە ماوەی 15 ساڵی ڕابردوو لە بناری قەندیل بەهۆی هێرش فڕۆکە جەنگیەکانی تورکیا و تۆپبارانی وڵاتی ئێران 25 هاونیشتیمانی شەهید بوونە کە سوکاری شەهیدانی کورتەکیش دەڵێن ئەگەر لە دادگاکانی باشووری کوردستان دۆسیەکانمان یەکلایی نەکرێنەوە ناچارین دۆسیەکانمان ببینە دادگا نێودەوڵەتیەکان. فەرمانچۆمانی ڕووداو سەر مەزاری شەهیدانی کورتەک لە ڕانیە.